قوربانە لێرە بسوڕێەوە لە پشت ئەو گردانەیە. بسوڕەوە لێرە حەزەکەی هەر ڕایگرە سیارەکە ڕاگرە پشت ئەو گردانەیە زۆر جار. بادامەز. بگێنم دەست خۆشمام لێرە نزیکم نەڕۆمەوە. تاکیدی؟ دەستت خۆش بێ کاکە. خواحافیز. سوپاس. نشأت چۆنی؟ نشأت؟ مترسه باشی؟ مترسه نشأت نما مترسه مەترسێ کاکە جان هیچمان پێت نییە هیچمان پێت نییە. إذني نشأت چۆنی نشأت نەشت باشی؟ مارتانە چێیە لە چییە ماڵتان پێمان دەڵێ؟ نشأت ماڵتان لە چێیە مەترسێ بەس پێمان بڵە ماڵتان لە چێیە؟ نای با بچێ نشأت دەزانی؟ ها؟ ئێستا برسیتە پێمان دەڵە برسیتە سەرمات نییە هەستە با بڕۆین نانێکی با بخۆین باشە؟ کە قسان نەکە هیچمان بۆ ناکە. ئەدی وەستێتی پاڵ نشأت جان دە قسەی بکە ئەمە کاکەمە کاکە قسان ناکە لاڵە. کاک نەشئەت دێ بڕۆین نانێکی بخۆین؟ ئێستا چ بکەین نیان وازی لێ بێنە هیچمان بۆ ناکرێت. نا ئەمن دکتۆرت لە ناسم دەبێنەکەن دکتۆری دکتۆر چی لێ بکە؟ ئەوە کە قسان نەکە نەتانێ قسان بکە دکتۆر چ بکە؟ ئەو دکتۆری من دەیناسم بەردی بە قسە دەینی وەرە نەشات وەرە دەچی ناین دەخۆین وەرە چی فلۆ دەکرام چی خۆمان دەشۆین بڕۆین بڕۆین نانی دەخۆین وەرە نەشات دەی مەترسێ وەرە مەترسێ وەرە کاک. ئەرێ کاکە و برایەک بۆ چییە؟ ماشەڵڵا کە لە ڕق هەناتە ڕایە. یعنی دووبارە بێ سوودە جەنابی پارێزەر؟ وەڵاهی کاکە بڵێم چ زۆرم لەگەڵ هەوڵدا زۆرم هیناو برد گوتم کاکە وەرە با ئەو کێشەیە حەلکەین نیوەی مەزرعەکەی لە بۆت و نیوەش لەوە برایەکانە ڕازی نەبوو. ئێستا چار چییە جەنابی پارێزەر؟ ئەمە چ بکەین؟ وەڵاهی بەخۆشم نازانم بەس پێم بڵێن ئەنگۆ کەسەکی شک نابن کاریگەری لەسەری هەبی؟ ناوەڵا زۆر کە لە ڕقا جەنابی پارێزەر بەجێ هیچ کەس ناکە هیچ کەسێک نییە بێسوودە. بۆستە هەیە کەسێک هەیە بە ناوی گەشبین گەشبین چێیە؟ لەگەڵ باوکی ڕەحمەتیما لە بیرمە چوینە داوای دووجار نەیاندا پێمان. ئەوە زۆر باشە ئەوە دەرگایەکی باشمان لێکرایەوە ڕەنگە لە ڕێ ئەو کچەوە بتانی ئەو کێشەی چارەسەر بکەین. باشە پێم بڵێ دەتوانم ئەو گەشبینەی ببینم؟ بەڵێ دەتوانی. پەیوەندیشی دەتوانی پێوە بکەیت؟ پەیوەندیش دەتوانم پێ بکەم. ئێستا پەیوەندی پێوەکە بەس لەبیر نەکەی بزانە شووی کردیان نا شووی نەکردووە پەیوەندی پێوە بکە بێسوودە دڵنیام لەبەرەوەی گەشبین ئەوی خۆش ناوێ دووبارە هەوڵەکەمان پوچەڵ دەبتەوە. دەڕاوەستی ئەوەندە ڕەشبین مەبن براکەم لە پەیوەندی پێوە بکە دەی بۆستەوە پەیوەندیش پێوە بکەم. ئەلو گەشبین خان باشی؟ ئەلۆ نیا خان باشی سوپاس دەکەم. سوپرایزێکم لە بۆ تەیە چ سوپرایزێک؟
نەشئەتم بە شێوەیە گۆڕیوە نایناسیتەوە. بەجددی ئێوە لە چۆن؟ وا لە نزیک ئۆفیسی نوادەین. وەرن چاوەڕە. خوات لەگەڵ. خواپس. فەرموو. سڵاوت لێبێ. سڵاو بەخێرەی. مەمنون سپاس. نەشەت کۆ؟ نەشەت؟ سوپرایز. نەشەت چۆنی؟ دەترسێم هەر ئەوها بمینێ و قسەی نەکا. نا سبەینە مەوعید دکتۆرەکەم وەرگرتێ ئەگەر توشمە جارتەی پێکەوە دەیبین. ئینشاءڵڵا. هەر گوتم بیبینی ئەو جام دەیبم جەوت خۆشی لە دروست دەکەم پیاسێک پێ دەکەم باشە؟ تاو بەیانی چاوەڕەتانم. تاو بەیانێک دەبین. خواحافیز. خواتان لەگەڵ. خواحافیز نەشئەت.